کاکشاو هاتوو لێرانە خولی بۆیان کردێتەوە خولی کۆتاییە دوو جاریکەشی کردوێتەوە هاوکاری هەموو گەنجەکان بووە شتێکی زۆر باشە لەبەری ئەمڕۆ بە دوو شت ئینسان پێک دەکەوێت خوێندن وەرزش ڕاضە و وەرزش شتێکی زۆر باشە بۆ گەنجانی ئێمە ئەو گەنجانی ئێمە پێویستە دەعم بکرێن گەنج بۆ چییە گەنج بۆ ئەوەیە کە تو نەشعی بدەی کە وجودی خۆی پێی بڵی وجودت هەیە یەکێکیش لەوانە کە کاکشاو هاتوو لێرانە خولی بۆیان کردێتەوە خولی کۆتاییە دوو جاریکەشی کردوێتەوە هاوکاری هەموو گەنجەکان بووە من وەکو خۆم دەستخۆشی لێ دەکەم پێشم خۆشە بەردەوام بێ چەندەها خولیکە بکاتەوە لە دارەت و لە کەزەزان لە کەرکووک بۆ هەموو لایەنەکانیکە لە تاقتاق لە قەرەناو لە جێەکانی کە بیکاتەوە من دەستخۆشی لێ دەکەم شتێکی زۆر باشی کردیا لەبەرەی گەنج ئەمڕۆ پێویستی بە هاوکاریە هاوکاریش یعنی دەعمکردن دەعمیش ئەوە نەشعەیەکە بۆ ئەو گەنجانە و من دەڵێم هیوادارم بەردەوام بێ پێش ئەوەی کە ئێستا خۆی کاندید کردبێ بیستومانە و بینیویشمانە بە فعلی و بە چۆن دەڵێ بە عەمەلی بە نەزەری بینیومانە کە چاکەی لەگەڵ خەڵک هەبووە پیاوەتی هەبووە لە سەروی هەموو شتێکەوە کەسێکی ماندوو خۆشی ماندوو نەبێ بابی ماندووە خۆشی ماندوو نەبێ بابی ماندووە لەبەر ئەوەی ئینسان دەڵێ میسالێکی خۆمانی دەڵێ دایکە بدینە گوێتە بخوازە تۆش ئەگەر بتەوێ کە دیفاع لە مافەکانت بکرێ و یارمەتی گەنج و لاو و خەڵک بدرێ دەبێت تۆ بڕی پێشبەرگێک هەڵبژێری بڕی کەسێکی ماندی بۆی بتوانی سبێنێکە بچی بۆ لای ئێستا چۆن نەتوانی خۆ من بە قەناعەتی من ئەم کابرای پێویستی بە پارە نییە پێویستی بە شتێکی مادینەوە قەناعەتە لەکەم لەبەرێ بینیوە کە هاوکاری خەڵکی کردووە بەڵام من دەزانم ئەم کابرایە پێویستی بەوە هەیە کە هاوکاری خەڵک و لاوان و گەنجان بکە فەرمو ئەوەی کە دێکا بۆ ئەم گەنجە دڵخۆشانە کامیرەکەش دەتوانی بسۆڕی شتێکی چەند جوانە کە بینی دەنا کۆمەڵی گەنجی جوان بە عەلەمەوە بە ڕسمەوە دێن من پێم خۆشە هیوادارم هاوکاری زیاتر بکرێ زۆریشم پێ خۆشە هیوادارم بەردەوام بێ یعنی بەڕاستی ژمارە دوو قابلی خۆیتی